لە یاریەکانی هەفتەی چواردەی خولی پلەیەکی تۆپیپێی کوردستان یانەی ڕواندز لە یاریگای سۆران میوانداری یانەی هەڵۆی کرد. لە گێمی یەکەمی یاریەکە هەردوو یانە نەیانتوانی هیچ گۆڵێک تۆمار بکەن. سەرڕای چەند دەرفەتێکی نزیکیان هەبوو بۆ تۆمارکردنی گۆڵ. گێمی یەکەم بەبێ گۆڵ بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکە یاریزانانی هەڵۆ تا ڕادەیەک باشتر دەبینران. ناوە ناوەش یاریزانانی ڕواندز دەرفەتی گۆڵکردنیان بۆ دەڕەخسا، بەڵام نەیانتوانی سوود لە دەرفەتەکان وەربگرن و گۆڵ تۆمار بکەن. لە خولەکی 88 یاریەکە یاریزان تەحسین عەبدوڵڵا گۆڵی یەکەمی بۆ یانەی هەڵۆ تۆمار کرد. هەروەها لە خولەکی 90 یاریزان ئەحمەد ئیبراهیم گۆڵی دووەمی بۆ یانەی هەڵۆ تۆمار کرد و یاریەکە بە ئەنجامی دوو گۆڵی بێبەرامبەر لە بەرژەوەندی یانەی هەڵۆ بە کۆتا هات. سبارة بياري عفر براستي أو تقريبا 20 روزه ما عدادك باش كده امشان كو خو آماده کن بو ویاری اویاری نسبت به یانا حالا زور گرنگ بی چونکی ما بیدات نادیا ما زور باجی بس توشی اندک پیکانا بین نادیا ما پاش کل رز بندی اویاری هفرو ما زور گرنگ بی بو ما و امشان الحمدلله سه خال دست خوب ببینین و خاله بو ما زور گرنگ بین راستی صاحا خدا تعادل کش بینه خسارت کش بینه زور خرابه بس للصاحة خصم اگه تو فوزه که بینی بوما زور مهمی براستی هم تازه تقریبا والما هاد کوپه چه بین خطا سوره دا بزینی دا کتین و هم به فرق و هم هشتا باشتر خوامده بکن بو یاریت گهو لیره بناوی خواه بخیر بین لیاری امرو براسی امو یعنی هلو هر دوگمان پیویسمان بخال بولو اوی مانوی خوما مسوگر بکن لیا پلن یک بحكم ياريك مام ناوان بو براستي بترس ياريان دكر هر دولا بلام لكوتاي يعني هلو تواني سركوت بەم سەرکەوتنەی یانەی هەڵۆ لە کۆی چواردە یاری خاوەنی چواردە خاڵە و لە پلەی چواردەی ڕێزبەندی دێت. هەرچی یانەی ڕواندزیشە خاوەنی دە خاڵە و لە پلەی 16می ڕێزبەندی دێت. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.